لێرەکانی هەفتەی سێمی خولی نایبی عێراق لە ئاستی تازە پێگەیشتووان لە کۆمەڵەی دووەم هەولێر لەسەر یاریگای دووەمی میوانداری زەوڕای کرد. لە سەرەتای یاریەکەتی پیمیان باشتر دەرکەوتن و چەند دەرفەتێکی گۆڵیان بۆ ڕەخسا. هەولێر گەڕایەوە کەش یاریەکە و کۆنتڕۆڵی تۆپی گرتە دەست بە بێبوونی مەترسی لەسەر گۆڵی زەوڕا. لە دوا خولەکی نیوە یەکەم خەریک بوو تازە پێگەیشتوانی زەوڕا بە گۆڵ بگەن. عوسمان خەیڕۆڵای گۆڵپارێز تۆپەکەی بە زەحمەت دوور خستەوە و تۆڕی گۆڵی یانەکەی پاراست. لە سەرەتای نیوەی دووەم جارێکی دیکە تازە پێگەیشتوەکانی زەوڕا باشتر دەرکەوتن. لە خولەکی 53 مستەفا غازی بربەستی یەکسانیشکاند و زەوڕای بە گۆڵی یەکەم پێشخست. خۆشیەکانی تیپی میوان زۆری نەخایاند و دوای 4 خولەک هێژە خۆشناو ئەنجامەکەی یەکسان کردەوە. چەند دەرفەتێکی ئاسان بۆ هەردوو تیپ ڕەخسا تاوەکو گۆڵی زیاتر تۆمار بکەن، بەڵام بە ئاسانی لەدەستدران هەر بۆ یاریەکە گۆڵی زیاتری بەخۆیەوە نەبینی و بە یەکسانی بە کۆتا هات. سێم یاریمانەی یەکەم گەمە سەرکەوتمان بەدەستێنێت دوو گەمە لەسەر یەکسان دەبین. گەمەی جەویەمان لە پێشمە ئینشاڵە لەو گەمەیدا بێتەوە سەرکەوت بەدەستدێنین ئینشاڵڵە. وەڵا کاپتن بیدایەت کەوتنە پێش ئینشاڵە ئێمە فەریقمان چاک بوو بەس خوا مۆفەقمان نەکردە وازیە بینەوە تعادل بین بە دوو وازی 4 خەڵمان وەرگرت. ئینشاڵە وازی داهاتوانمان ئینشاڵە وازی زیاتر پێشکەشەکەین. وەڵا هەزەکەم بەس تیپەکەم کەوێتە پێش من بۆ خۆم وازی ناکەم بۆ تیپ بیدایەت اینجا بۆ خۆم. بەم شێوەیە تیپی تازە پێگەیشتوان یانەی هەولێر لە 3 یاری بووە خاوەنی 5 خاڵ. زەوڕاژ لە 2 یاری 4 خاڵی هەیە. هەولێر یاری داهاتوو گەشتی بەغداد دەکات و یەکشەممەی داهاتوو ڕوبەڕووی قووەت زەویە دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.